ساڵە لەگەن ئەو هەنجیرەی مربایەتی باش لێ دەنێن دستانی بەس نانی گەرم و مربای دەخۆم ئەدی چیە چم هەیە لەخوای بەتیادی زارێ ئەیڕۆ عەبوەوە توی ئەرێ وەڵڵا وەچ دەکەی دەوەرە قوربانت بم دەوەرە زارێ کوی باشی ئەحواڵت کووە وەزعت کووە هەتۆ کوی ئەحواڵت ئەولۆ دیارنی کچە وەڵڵی تووش داوی خۆم هاتیمە لەو ڕۆژەی ئەمە ژلم هینایە نەخانیم بەدەست دەکەوی وەڵڵی هەزار موشکلم لۆ پێیا بووە ئەمە هاتمە ژۆرەوەندە لە دەرکەیدا لە کەس نەیکردەوە ئێ وای وەڵە خەریکیەوانە بۆم عەبوو بە قوربان بم ماڵ و منداڵ کوونە وەڵڵا ماڵ و منداڵکو بن وەڵڵی لە کرێچیاتی ڕزاینەوە ئەو لە ڕۆژێکی دیار نیە نەسبینەوە چی بێن کچە چ بکەین وەڵڵی لە خۆم بێزارم دەرێم هەنگۆ خانیەکتان هەیە خانی ئەوە تە لەو پشتەوەیە ئێ وایە ئا ئەوە بە 150,000 نارتان دایتە ئەو کابرایی ئێ وایە ئەوە ماڵی وەیە بە 150,000 بەکرێ بدەن ئیچ بکەین ئەمە وەختی خۆی بە خۆت دەزانی پیاوە کەم دایی ئەمش ناوێرم خۆ قسەی بکەم ئەوزە سەعیدی مێردت کەینە لە دنیا تێگەیشتیا سەعیدی مێردت نەفامە دوو قسەی لەگە بکە ڕازی قناعدەبی ئێ ڕاست دەکەی بەس بکەین وەدان بەکرێماندایە ئەوزە خوشکم دەزانی چیە چییە؟ ئەمن برای تومەوە ئێ یان وایە دەکوو دەرێ لێو لە دانی لە پێشترا ئێ وایە ئەمن دەرێم ئەتولووە سەعیدی پەم نادەی بچی ئەو کرێچەی دەرکە ئەمن دێمە خانیەکەی هەم خۆیمە و ئاگام لە خانیەکەی دەبی هەمیش با بە 150 200,000تان دەدەمێ بە قوربانت بم خۆ قسەت وایە وایە یان نا 200,000شم ناوێ برای خۆمی بڕۆ لە ناوی تێردانیشە حتى لایەک بەلایەک دەبیتن هەڕزامەوە لە کرێچیاتی ئەزا گوتم بچم سەرچیان لێ دەم ئەو مەوزوعش پێیامرێ ئێ وایە وەڵڵە برام ئەگەر ئەو ڕۆکە بەکەلکردنێم کەنجی بەکەلکردێم وایە یان نا وەڵڵا کەنجی ماڵ بووی کەنجی حاڵی خۆت و ماڵی خۆت بدەستی خۆت گرت دەوڵەمەند بووی ئەو کاتی حسابەتی کرێی دەکەین ئەگەر نەبڕۆ ناوی دانیشە خانی خۆتە ئارێ وەڵڵا دەرێم ئەوجا ئەگەر ئەو هەنجیر و مەنجیرەش پێگەیشت ئەوها دووسێ لایلۆنی گەورم لۆ دانێ غەمت نەبی مڕەباش دەکەم مڕەباشتان لۆ دەنێرم لەگە هەنجیری سەعید هەر گەورە دەکا هەر گەورە دەکا ئێد لە خوای بەزیاد بیدەیت برێ ماشەڵڵا دە باشە خوشکم ئەمن دەڕۆم دانیشە ئاوەکی چایەکی لێنێم عەجەلەمە وەڵڵا ئەوە وڵاتێ لە پڕم گوتم با سەرچیان لێ دەم ئەو مەوزوعش بڵێم بەڵکو دەی خوشکم حالەکی لۆ من کردەوە غەمت نەبی هیچ غەمت نەبی ئێستا سەعید بێتەوە لەگەری قسەی دەکەم باشە دە باشە دەی خوشکم چیشتان نییە ناوەڵەوە چی سەلامان بە لە منداڵە بەس ئەو مەوزوعی تەرتیب کە لۆ برا غەمت نەبیتن وەچی سەلامان بە وی بە قوربانت دەبم اللهم صل على سيدنا محمد برا تاقانەکەم قوربانت بم سنگۆڵە دباغی ورمێ زتە شەمامەی سەر سنگت ناوێرم دەستیان بەرمێ هەرمێ وای هەرمێ سنگۆڵە دباغی ورمێ ئێتخوا وەرە ئێخە وەرە ئەمکانێگە دەکەی هەرا هۆلا دەکەی عەفلەی سەی سۆر دەرن وەڵڵاهی سەعید پیاوەش خراپە باشە هەرمێ بنی هیشک و هەرۆ بوویتە تۆرە ئەو هەرمێ جوانە باشە برێ زارێت لو ئاو نەدا کچە زارێ کچە زارێ ئەزری کە لە چاودا ئەوە لە چێ کچە دەوەرە هاتم هەر ئەو تەو دەجدێ ئێ دەوەرە هەمزانە کو لە ناو هەناران دێتن ئەوە لە ماڵێ بووی کچێ ئەرێ وەڵە لە مارێ مەڵەکن ئەو بنا هەرمێمە ئەخە وەرە بزانمە لۆ هەرمێت ئاو نەدایە ئاوی دەدەم بەس عەبووی برام هاتبوو نەدیت ئێ ئەوجا هاتبوو چییە؟ ئەیڕۆ چاوم کۆرە بی هاتبوو مادی و مردی مەسەلە چی لۆ جێرامەوە ماکە فینگە فینگ با نەدەمە ناو برێشکە ئەو ناو برێشکەشت لێرکوانە لۆ چدانایەوە بڕوا بکەس و جێت لێ باە زەگەت پێدەستە زگم لۆ وەڵڵاهی قەت زگم پێ ناوێ ماشەڵڵا ماشەڵڵا لەو ڕۆژێ ئەتو ئاتەکنم ئەمە کەیفم لەگەت چارێ ئەو کوڕی نایێ بەسە توش هەروە بلێ برامە عەلەقە لە پێش چاوم مەیشتێنەوە دەزانی لۆ چات بوو لۆ چ چاوی خوشکت کۆرە بیتن عەبوو هەزار جاری بلی چ بووە چ بووە؟ ئەو خانیەمان هەیە بەکرێماندایە هاتبوو گوتبوو دەیگوت ئەو کرێچیەی دەرکە ئەمە خانیەکەی بەکرێ دەگرم ئەنگە بە 150تان نەدایە ئەمە 200,000تان دەدەمێ 200,000 دەدا؟ ئەرێ وەڵە 200,000 دەدا ئەمنیش گوتم لقمە بکەوتە کۆشی خۆمان باشترە لە بێگانەی وایە یان نا وەڵڵاهی زاری ئەمن لەبەرەوەی نییە براتە یان برانێ ئەو شتۆکانە لەکنە من ناخوا ئی وایە با خودای ئەرعانەش سبەینێ برات بێتە ناوێ بە 200 یەکەشکە لەو لاڕابێ 250 بداتێ برات بەدەردەنێ ئەی مشکلە نییە نە بەس کە دلێتە خۆ بێگانە نییە زانێ یعنی خانیم 200 دەکا ئەرێ وەڵڵە دەیگوت زیاتریش دەکا یعنی زیاتر ناکە بەس برام دەگوت زیاتری دەکە لە مستەقبل لە مستەقبل یعنی وەڵا ئەوجە دەری دەکەم کابرای دەردەکەم مادام 200,000 هەبی ئەم لۆ بە 150,000 وایە دوای ئەوە برای خۆمە ئاگای لێ دەبیتن وایە بێ بدەی بێگانەی دەڕزێنتەوە دوا خۆم خانیم نەدیتەوە قابلێت چە پارەم پێدا پارە خۆم پێدا دەچم دەرم کاکە کابرا بڕۆ دەرێ کورە چوە
دەرێت چۆ دەرێت نەچۆ دەرێت خوددا زان بزگوڕی حتا دەست پێدا تێدەم ئەنا ئاین جا چاک دەکەی وە بکە ئەدی چییە وا بکە وەرە بڕۆ کەنجی دەچی ئەڵان دەچمە تۆ وەرە ئاودا ئاو دەدەم ڕاوە کڵاوەکەی لەسرم بکەم با ڕۆژ لێم نەداتن ماشەڵڵا هەست سپی و ناسچی هەر مایەتی ڕۆژ لێت نەداتن نەوەک ڕەشبی سپیمە سپی بانم مە ئەفریقیچ ئاویدا ئاگا لێ بێ قلش لێ نەبتەوە ها باشە باش ئێستا دەچم سۆندەی دەینم ئاوی دەدەم دەبڕۆ ئیشاڵڵه چۆل دەکەن لە بۆمان دەدەمە برام 200 چ حاڵی چ پارەشی لێ وەرناگرم برامە با بچم سۆندەکەی بینم ئاو بدەم تابی لە چییە دوو کەلیمە قسەیە و پێیان دەرێم و تەواو بزانە تەماشاکە ئێ باشەمکانێت و بزانێ ئەو مارەمداکە بەدەستم بووە تێدا حەسانی و هەیە خوددا بتانگری ئەو دارە هەموو هیچ بوو هەر عەلەقەن قومە ئاوەکی دەدەمێ قومە ئاو ئێ باشە باش چ خێرەکی خوای بوو ئەوە دەزانی بە ئاسان پێیا بووە هەها تەماشاکە تەنەکەی زبری لێکوانە پڕ بووە ئێدە باش هەر فرێدە زبر کو دەبێ و هالێرکوانەبی ئێکرە وەڵڵاهی دەرتان دەکەم ئەگە دنیاش خرابیتن ئەخە 50,000 ئەقلوتان زیاد نەکردمە دینارەکە تاڵعان خانیش گران بۆ لە هەموو جێیەکی زار چێ لە ماریە لە وەرنە دەرێ دەی وەڵڵه وە دەزانم مارێ بابیتە نانە دەرێش هێواش چ هێواش تەمەشاکە تەمەشا هەر لێکوانداش چێوە لە دەرکادا خواردی لێکوانە تەمەشاکە ئێران چ لێ کردیا السلام عليكم. عليك السلام مام سعيد بخير بيا اخو والله بخير بما چێن دەرێ بەخێری ناجانم بێم لۆ بابی من لۆ بۆ سەرمانگ نییە جارێ مام سعيد کەچێ دەزانم سەرێ مانگنێ لۆ دیارە من نازانم لۆم کەودەریمە ئەتو دەوەرە لەگەر مەتایرە وەرە بزانم وەرە باش ئەتو سەر و چەفێ خۆت بەستایە یەک نەزان دەرێ پەپولێر عەن ئاسمانە دەفڕی باشە باش خێرە ئەتو قمە ئاوەش نادێ ئەو دارەی ئێلۆ ماری کافرێ کاکە ئایا ڕۆ ئاوی چیدا کو ئاوەیە ئەگەر بێتیش ئەزانی کەنجین ئاو دێ خەڵک کە هەڵدەسێ بۆ شەو نوێش ئەویش ئەگەر مەزەخە و پەمپەکە نەبی ئاو هەر نییە مام سعید یعنی ئەتوار دەستی لۆ شەو نوێژێ ئەدی لۆ هەڵناسم مسلمان نیمە ئەدی مادەم ئەو بسورمانە چاکەی شەو نوێژێ دەکەی باشە غێر قمە ئاوەش دەبن ئەوەش ئەدی ئەوەش وەچی ئەو بەشەری پێویستی بە ئاوێنیا بابی بابم ئاو نییە چ بکەم ئاوێ بە خۆتان مەخۆنەوە خانی من نییە ئەنگۆ بە خۆتان بخنچێنەتێن بەس گونا ئاودارێ هیچ دەکەن بابەکەی بابم لۆ خۆ تووڕە دەکەی خۆمە بە بەلاشدانە نشینەمە کرێت دەدەینێ کرێم دەدەنێ ئەدی ئەوها کرێ دە باشە کاکە مادامەیە وەڵڵاهی ئەوە خانیەکە لە بۆ خزمەتچی خۆمانە دەمەوێت لە بۆم چۆر بکات دەتوێت دەرمانکەی مام سعید ئارێ وەڵڵا خۆرە مام سعید سەربرند کە خوابناسایی هاوار بۆ چۆ دەرمانەکەی بچینە کوێ ئەوە مشکلێ خۆتان هاوکانی لە بۆم چۆرکەن و کورە با بۆ چاو عالەمی لە خۆتان بڕۆنە کەپرە خیوەتەچ مادام کرێتان پێ زیاد ناکرێت بڕۆن دوای ئەنگۆ عەلەقەن 50 سەتەکم لە بۆ زیاد کەن زیاد ئەخەوها کو دەبیتن مام سعید کورە مام سعید سەربەرز کە خوابناسە برای بابم 50,000 چ لۆ زیادکەین ئای لۆ خۆ باشە گونا خێر پێ دەکەن ناوەڵات تو سەربر کە خوای بینە دوعانم دەدەنی ئەو جاوە دەش بە چاوی دادن ئایا ڕۆ ئەو هەموو پارێ هەموو 25 وەردەگری دوعانە دەڵێ دوعانە چ 25 چ حتا هێوارێ هەیە و نییە 150 دیناری مەقسەدم 150 دیناری یعنی چیە 150 بە چ دەچی 150 کەم نییە مام سعید ئەمەش نیمانە بەخوا بە خۆت نازانی کابراکەم نەیشوونەکار والله بابا وزا من چیشم ئەنگۆ هەیتان نیتان کامێ دەکەن چوتە ئیشێ ماشەڵڵا سار 12 مانجە تو چ جارەکی مێردە لە مارێ نییە وەلو کار و کاس بێ چ بکەین خواوای نووسیوە ئەی کار و کاسبی یەک نەزانی ئەدی کەنجم بێمەوە وەڵای بە ئێواران لە ماڵەیە پێی برێ ئەو خانەی چۆل دەکەن چۆل بکە ئەگە نا خوددا عالیمە و زارە بێمەوە بزگوڕ و فرێت دەمە ناوەندی جارێ خۆش قبوڵ ناکە لێت مام واللهی خوا قبول دەکا لۆ ماری خۆمە و تەواو دەی خوا عافیس سەرسەر و سەرچاو بەخێر ئەرێ خوشک بە تو چت کردەوە لە بۆ من غەمت نەبی ئەوە ناردیتم پیاوەکەی خۆم ناردیە ئێستا بێت تۆ بزانم مەسەلە چییە پێیانم گوتیە دەریان بکاتن گوتم هەمومانجێ 200,000 لە برام وەردەگرم برام غەمت نەبی نەژدەی ئەمن لە بەرچی خۆم دەدەم کچێ وەڵڵا دەزانم کچێ وەڵایە تۆ خوشکەچی نییە بەسەد برایانی برێتسە ئەمن لەوەی دەترسێم ئەو مێردەی تو زۆر ساچنۆکە دەترسێم ئەوە کاکرێتیەکە شتێکی زیاد بکە بڵێ قەینا بمێنێنەوە غەمت نەبینە ئەتو غەمی ئەوانت نەبی ئەوان لە فکری خۆت دەربینە ئەمن مەسەیتر نیمە خانی خۆم نییە بەناوی من نییە و خانیە لە پێدانە بە خۆم دەزانم کو دەدۆشم و کوچی لێ دەکەم وەڵڵی بزانە ئەوەندە ئیشەی لۆ برای خۆت بکەیت یعنی ئەمن نییە ئیسراحەت دەکەم سعید هاتەوە سعید نەزانی ئەمن لێرەمە باشە نانە با نەزانی باڵێ پیاوەکەم ئەوە هاتی هادی چ بکەم دەوەرە بەخێر بێ زارێ دەبلێ ئەوە چوو
وڵا لە دەرکەمدا کابرا لە مالی نەبوو پیرێژنەکە لە مالی بوو ئیچت پێگۆ بە پیرێژنت بگۆت باە پێم گۆ عیفت نەکرد چی گوت؟ دیارام شەرمە لە پیرێژنێ دەکەم وەڵای بلێم ئەتووی پیرێژن ئەتوو برێک ئەتوو کرێچیبی ئەتوو ئەو هاتیفتیفێ خۆت بدەیت چاوی ڕەشکرد بوو کاکە کل و دەرمان و هەراهۆیا وەڵاهی گوتم هەڵکانی یەکێک نەزانین دەرەوە دیارە ساحێبخانیە مام سەعید کرێچیە ئێستا دەرت کرد ئەرێ وەڵا دەرم کردیا گوتم وەڵا مەهانم پێگرتن گوتم ئەوە هیچکە و ئەوهایە ئەوها گوتم ئەوگوت شتێکمان لۆ زیاد دەکەن ئەگە ناکاکە لۆمان چۆرکەن ئارێ وەڵا ئەو زاگە گوت شتێکمان لە بۆ زیادکەن ئەوە با تێدا بن و ئەگەریش کورە بابە تێدا هیچ نەبوو دەڵێم سعید ئەمە ناردم ئەو کرێچیەی دەربکە یان پارەی زیاد بکاتن کچێک ئەوە دەزانم ئەوانە پێیان زیاد ناکرێت کە پێیان زیادش نەکرێت ناچارن دەڕۆن و خۆیان ئەگە زیادیان کرد ئەو کاتی چ دەکەی ئەگە زیادیان کردیانە دەوری 300 و ئەوانە با تێدا بن دوای لۆ براشت خوا کەریمە کاولۆکەکمان هەیە لەولای کاولۆکەی کاکە قیڕسی بە سەتەشی دەدەینێ برا حاجی سعید ئەو با پێت بڵێم ئەمە بەخۆم دەچم دەریان دەکەم بەخۆم دەچم دەکەمە یەک شەڕ یەک ئاژاوە ئەو جیرانە هەموو خڕ دەکەمەوە نییە ئەو لاولام نییە تێگەیشتی چییە بادەر بچن بابرام نەناوی باشترە لەوانە ئەگە زیادیان کردنەوە براجانی قابلەت چی ئەم چیشم لەسام لەسەر پارەی خۆمم چ برات بی چ ئەو بیتنمیەوەی لە بۆم زیادکان قەی ناکە حاجی سعید ئەمن دەچم بەلکی بەتویان گوتیە 200 بەلکی دەکەنە 300 ئەمن زیادیش پێیان دەکەم وایە یانە دەیان ترسێنم ئەو باش ئینزارەتیان دەدەمێ ئینزاری سۆر دەلمیان زیاد کە سعید چەندی گوتی 2 ئەوەندەمان بدەنێ یانیش وەرنە دەرێ باش ئەو باشە والله ئەوە شتێکی چاکە نەبوو ئەوەیە منداڵ داخۆ تۆپیان هاوێشتیەوە یانە ئەو جیرانە لەگەڵ شەیتانن کچی والله خدا دەزانی ئەمن نییە ڕۆژێک دەبی ئەلێرە شێت دەبم چ بکەم حاجی سعید ئەمن دەڕۆم دەبڕات و پێیان زیاد کە ئەمنش عولم لەگە داینا گوتمەش نەش گوتم کەلام بە حەقت بە ساحێبت بێمەوە ئەگە زیادیان نەکرد بی بزگوتان فرەدەمە زادەی غەمت نەبی ئێستا من دەڕۆم زیادیان کردیان نەیە کرد دەریان دەکەم دەبڕۆ لە حەقی من نایە بڕۆ والله ژنی ئەو هات هەبیتن خدا دەزانی خێر و بەرەکەت بە خۆی دێتە ماری ئەدی بە ئەبنیش بچم میسڵعاتە چی بکەم ئەدی بەخۆم نیم ئەوە زمانی نی سعید بات یە دوو کەلمە قسەی کردی ژنەکەی دیتیا زمانی لاڵ بووە ئەملی مەمێ دەرکەی بکەوە هات دووارە دبیزانم فەرموو هەچۆنی سەلامەت بی بەخێر ئەحواڵت کووە ئەوە پێش وەختیش سەعیدم ناردبوو بەخێر بێن سەلامەت بی سوپاس دەکەم چتان کرد ماڵتان چۆل نەکرد ماڵمان چۆلکەین هەرێ وەڵام من پێتانم نەگۆ دەبی دەربچن باشە مام سەعید دەرێ زیادکەن ئەتوش دەرەی چۆلکەن ئەم چ بکەم نازانم زیادکردنی چه حاڵی چ ماڵەکەی چۆلکەن و خەلاص و بڕە زیاد میادمان ناوێتن وەڵی دەبی بڕک مساعدەم بکەن ئەم خانی لە چێ بینم مساعدەم کەن مساعدت دەکەین سەر چاوم بەس هەتەکەنجی مساعدت وڵی بکەین دووسێ مانگێک لەسرم ڕاوەستن دووسێ مانگ بەرام دەربەدەربی دووسێ مانگان نییە بڕوا بکە ئەمن دووسێ مانگ و مسێ مانگ نازانم 20 ڕۆژ مهلەتت دەدەمێ ئەگەر نا هەمووشیات لە دەرێگەمەی دەکەم وڵی ئەم کاسبم بەخۆت دەزانی بە ئارەبانێک کێکی دەفرۆشم مەجارم نییە لە خانی بگەڕم بەڵی مساعدە بکەن کەیفی خۆتە کاسبی خۆڵۆ من کەسەباتی ناکەی ژنت باب لە خانی بگەڕێت دە باشە مانگێک مساعدە مام بکەن خوا 20 ڕۆژ مساعدت دەکەی مانگێک نییە دەی خوا گەورەیە بزانین کو باشە ئەو بێتان لە حتە 20 ڕۆژی ببتە 21 ڕۆژ دێم ئەوەشیان هەموو فرێت دەمە دەرێ فەرمودانیشە چایەکی بخۆم سپاست دەکەم چایەکەش لۆ خۆتان بی چای ناخۆم چام لۆچیە دە باشە بەخێر دە باشە زیادکەن ها مەخسەدانی وەرمە دەرێ بزانە دەرکەش لە ڕوو پێوە عەمرت نەمینێ ئەگەر ئەمە زارێ بم دەبی ئەو ئەشیانت لە دەرەگەمەی بکاتن وەرە ئەوە چی دەوێت دیسانسە دۆ وێستگرانە ژنەی سعیدە فەندیە نازانم دەمەک دەرێ لۆم چۆلکە و دەمەک دەرێ لۆم زیادکە وڵی ژنەکە ئەو خانی کەلچیمەی نەمایە بۆ خدای خێر خۆشمان لە ناو نەدیتە وڵی کابرا دونێ عەسریش ئەو یێستگرانە مێردەکەی نردبوو سعیدۆکی نردبوو دەیگوت ئەو باخچێ لۆ ئاو نادەن نازانم چ پێم باشە بەجێبێلی دەیگوت دەبێ 50,000 نازانم 100,000 لۆ زیادکەن یا چۆڵی کرد باشە ژنەکە لە چێ بین وام 150,000ەکەم پێ نادرێ باشە پیاوەکە بە من ناڵێ ئەو خانی بە 150 ئێستا بچینە هەر خانێکی دیکە بەخوا داوای 300 و 400 ئەخەر ئەو خانیە خێر و بەرەکەتشی نیە هەتا ئێستا ئیسراعەتمان لە ناو نەکردێ بەڕاستی قەیدنە ئەمە کرێمان نییە کابرا پارەمان نییە لە چۆ بدەینە 300,000 و 400,000 خانی دیکە باشای چ بکەین چارە وەڵای ئەزانی چ بکە
نازانم ئابە بیرماتەوە مام هەمزە چیان مام هەمزەی شەریکی مام سەعید مام ئەو کابرا باشەکە ئەو سەر زەمەدانی قیتەکە ئاوەتە بۆ ناچێت لای مام هەمزە و دانیشی گلەی دڵخۆتی بۆ باسکی بڵێ ئەو کابرا بە خۆ بەژنەوە هەر ڕۆژی یەکێکیان تێنە سەرمانەڵێن چۆڵی کە یا کرێمان بۆ زیادکە باشە دەبی شتێکی پێ بکرێمان پێی دەکرێت دەزانی بۆ چکە ئەو دووە شەریکن مام هەمزەش ئینسانێکی ڕێکوپێکە قسەی دەڕوا لەسەر مام سەعید بەشکمەوە خۆی ڕەحمێ بچێتە دڵی وازمان لێ بێنە دانیشین باشە دەچم بە تەمای خۆی زانین کو دەبی ئێستا بچم ئێستا بچۆی چی ئێدە باشە خواحافیز دەرچۆ بە خێرچی خوا ئاگادارت بێ خوایە بەشکم ڕەحمێ بچێتە دڵی دەرمان نەکات والله وبالله وتالله هەموو قەلبم ژان دەکەم ماشەڵڵا عیندرێ لە سەخانی بەربوویمەوە ئەرێ بە من نارێت لوها پشت لەو عالەمەی کردە پشت خێرە ئەمن پشتم لە تو کردیا دی لۆ پشتت لە عالەمێ کردیە خێرە کچێ ئەتو مەحەدەلی خوای لوها لچ شۆڕ دەکەی و تووڕە و تەنگاو حەقمە حەقی خۆم نییە مەحەدەلی خوای نییە ئەتو لچەکی ڕادێخی یەکەچش پێدا دەدەی لۆ بەتانیە دیارە فەرقی چێ وەڵڵا عین بەتانیە بەسە بەس لەسەر حاڵ و ماڵی خۆشم قەردارم بکەوە ئەمن پێتم گۆ کرێتی دەرکەیان گوتم پارەی زیاد کە هەتێستا بزانە کرێتی دەرچووە کچی من چیان لێ بکەم پێم گوتینە چوویمە لەوێڕا نە زیادیان کردیا نەچوونە دەرێش دەریان کە ئەشیایان باوێ دەرێ و خلاص و بڕەوە چیاوە عالەمەی ئەگی برام بۆ بکەویت ڕۆژە دێوارە برام پێسەکەم پێدەستی وەختەمایە ببرم لە خەڵەتانە کچێ سمدانێ گران کچێ ئەمن خۆ قابلە ناچم بزگوڕەکەی فرێدەمە ئەمن ئیهانەم کردم گوتم بڕۆنە دەرێ باش ئەمن نۆچی نەسنە دەرێت چیان لێ بکەم ئەی هاوە مەولودی پێغەمبەریان کلیلەکە هیناویتەوە یان پارەکەیان زیاد کردبی زارێ چێوە مامەمزەیە دەفەرموویە الله سلام والله بەتەمان دانشم یا خۆ بەخێر بێ مامەمزا گەلە بەخێر بێن سەر چاوم سعید کوی والله بەتەمای خوای باش دەبی انشاءالله وەزعت کووە والله بەتەمای خوای ئەوە دەرێ مامەمزە کۆ لەگەڵ زەلامێ ڕێتان غەرت کردیا والله ئەوە کرێچەکەی تونیە دی بەرەوە کاکە دەبینە کلەکە مامدەوە کۆرە لە کۆی گەڕ خواف کە لە کۆری گەڕ هاتەکرێ من ئەم لەگەری هاتیمە یعنی کلەکەی نەیناتۆ دی نا دەناکرێیەکەی زیاد کردیا ئەوە هاتیمە ئەوە پیاوەکی فەقیرە کاسبیشە کابراکی زۆر بەدینە لۆ خۆ مەشارنینە مامەمزا نەخۆ نەمگوتی هاری بەس ئەمنە تو برادر یەکدین و شریکی یەکدینە عەزم لێیە ئەو دوو سێ مانگەی مساعدەی بکەی دەرینەکە تا جێشکە دەبینتەوە والله مامەمزا مادامە توها خێرکەری و باش ڕاستە ئەمە شریکیەکین و برادرەیەکین ئێداتو ئەو سێ چار مانگەی ئەتو 50,000ەکەم لە بۆ زیادکە مامەمزە والله ئەوەی تەکلیفی نییە ئەوە نەدی و بدیە خمسە خدا زانین قسەکەی توش بەلاش چوو هەبری هەر تەکلیفشم لە تو نەکرد لێ گەڕێ لێ شەرمەزار بوو شکل نەمزانیەوە بەڕخسەتت ئەلۆ باشی چە بەڕاستەوە کورە خێر برێ بەڕاستە ئەلعان دێم چ بووە کاکە ئەمن نەخانیم دەوێ نەکرێ زیاد دەکەم خانیەکە دێستا دەدەمەوە کورە شقەم لۆ دەرچوو شقە ئەوەی دەدە نەکرێتیانە و شقە باشانە ئەمن دەڕۆم نایەت و الحەمدولله ئەمە نازام ئەو شقۆکە و مقۆکە چ بوو پیا بوو ڕستقێمەشی بڕی دەرێم زاری بەڵێ پیاوەکەم براکەت با بێتە ناوقانی بە 200ەکەی ئەوە دەڕوا هەدی دەنجی دەوڵ لە دوورەوە خۆشە حاجی سەعید لۆ قاتی نارێ ئەویش خوا نەخواستە شقەی لۆ دەرچووە دوونی چکلێتیشیان خێر کرد ناوی براشمی تێدایە هەی بەخوا سەعید پێم خۆش بوو شقەی لۆ دەرچوو ئەوجا ئەنگۆی ساحێبخان هەر دەریان کەن لە خانیان باشە والله زۆر کەفم پێ هات کە شقەلو ئەو کرێچاران دەرچوو بەس ئەمن داواکاریەکم هەیە کە سعدیان هەندێک بین نەخوارەوە بی خەڵشکە